وشەویستەکەم ئی بەرنامە شیرینە و ئێمە گرد و ژیان و ئێمەش کردن بە کۆمەڵی قانونێک کە ئەشم جێبەجێشا کرد گردیش پێنا و ئانەینە ئێمە بە مانا و کەلیمەی بیمێ پا ئینسانەیە کە خوای گەرەکە پا ئینسانەیە کە خوای دروستکردن چێر و تەوجی هاتووێشە یۆجە ئەخلاقە بەرزەکە ئومەت و پێغەمبەری صلی الله عليه وسلم ئانەنە ئەگەر غەڵەتما کەرە عوزرێ بەرنێوە چەنی غەڵەت کردەینە وەرانوەر و خوای تەوبەکەری وەرانوەر و عەبدەکە خوانە ئەشم عوزر باریوە وەرانەی وەرانوەرەکەی دڵشا چێوێ نەکەر و وەرانوەرت و ئایچی عەفوە وەرانوەرە وەر بژارە خراپترین کۆڵ قیامەتەنە ئا کۆڵەنە کە ئینسان ئینا کۆڵێشۆ حەق و خەڵکی چەنی عەبدەکە چەنی ئێوی قسێوە غەڵەتە چەنی ئێوی کردەوەوە غەڵەتە ڕەنگە عەبدێ وەجە عەبدەکە خوای توو ڕەبێ بۆ جە تۆ تەنها سەروینەی ئیسلامیان نەکردنەوە پێویستش بە عوزر ئاردەیەوە هەن ئەشم عوزر پێ یەکتری بارمێوە ئەگەر غەڵەتیەوە ماکرد یەکسەر بە وەرانوەرەکەی ئەچمێ ئی غەڵەتە کە کریان بۆنە و ئینەیەوە بیان عوزری سادیقانە ڕازگۆیانە بارمێەوە ئایج وەرانوەرەکە واجبە سەرش عەفوە ماکەرەوە اینەی کە وەرانوەرەکە کە عەفوەڵکەرۆنە و عوزرەکە قوبوڵکەرۆنە نەسیفەتێ فرە بەرزە ئینسان ئەگەر کیبرش نەبوو هەر کەسێ داوە عەفوش کرد ئەشم عەفوش کرد قیامەتە نێو چاچەوە مێ هانات و ئانەنە کە کەسێوە غەڵەتی وەشکردن تۆ عەفوڵکردن خۆیە فڵانە کەس غەڵەتی وەشکرد عەفوم کرد ئیسە من وێم کەوتە ناوەردەست تۆ ئەهل و کەڕەمی یا ئیلاهی عەفوم کرد عەفوڵکەرەوە کۆمەڵی فەرمایشتێمە هەنێ پێغەمبەریان صلی الله عليه وسلم باس و ئا کەسەیە کەرا کە ئەگەر یۆ داوە عوزری جوانە کرد عوزرەکەش قبوڵ نەکرد فەرمایشتێکێ بعضیشە سەنەدەکەش قسە زعفی وەشتەنن بەڵام کە گرت کۆباوە بە قووەتێ باس چکە ڕوایەتەکە فرێن دوێشە خزمەتانە باس کرد و وشويس فرماه صلى الله عليه وسلم من اعتذر إلى أخيه بمعذرة فلم يقبلها كان عليه مثل خطيئة صاحب مكس هركس اعتذار جار دو بي بريوش هر غلطي آيشي قبول نكر إيكس گناه جينا سرو گناه كبا اندازو كي صاحب مكس كين يعني ئاکەسەی کە بەنامێت دەوڵەتی و زەرجە خەڵکی وەرگێرۆ پەرژما چا صاحب و مەکس کە زوڵم کەرەوە خەڵکی بەنامێت دەوڵەتی و خەڵک دەسەڵاتش چێش پۆلیسیەوە بێ ڕەنگاتەوە زوڵم جەگردی ماکەر نەتاوە چکە بەنامێت دەوڵەتیەوە قسەی کرد ئەگەر هەر زەرەرەوە مادیشدا خەڵکی بەنامێت دەوڵەتی و ئی کەسە پەرژما چۆ صاحب مەکس گوناهی فرە گەورەش کردن قيامتنا عقوبة فرق جودة فرماو إيكسي عذرك قبول مكرو إنه آي جناه بار فرمايشتي وترنا فرماو هر كسي عذرك قبول مكرو حوض كوثري نما يولان الروايات دوما نملا من حوض كوثري أو كوثريش من عطاك دي إما أتيبة تأتي الزمن النسر وتشي يقولانا كافري باسش كردن النج بين دروسي كردين بين معنا سر وتشي يقولانا بما وعاد زبين شني هامساكم شني جنوزاولم شني قومكم كره براهن شني برا قسمكرو انا شي قسمكري كاكا بخوا اصلا ما قسي واش دا الروم مجلسنا ادمي نام اصلا مش نكردي وانا داو عفو نكر انا تشيج بي انسان ايلو دبرزيو انساني اشو موزور اسلامنا هنا ممنوعه والله انا ما دام يتر تمام نيه اي انسان قابل فارغ طبيعتش فارغ وعقلش فارغ وقوربو كل جاري بيا ولا ما فرماو قرب 5 سال جاري بيا قرد واخلاقش فاريه هر قران كاري قور سرم قرب 5 سال جاري ديبو انسان ابيس قابل فاراي بو بردوام شي يجي لي فاري بس انسان فاريو تواسي والله تا قيامه تمام يتر ما دام غلط شكر ورا دبا كردبوش تناند اسلامنا كلمه صفحي هنا فاصفح الصفح الجميل يعني إدلي شمايته ليل مكر ورا كذا كات الدواء عفو كري يا عفوش كري لما شو ما قرج مكر سادة كأنما هي جروجنا صفته برزو إنسان مسلماني هركز عذرش بأردو الرقم لو بي والله يقولنا هكي كأنما حتى يروجنا مشقوش نمازوش أبينين أبو إسراحات مكرمي ضل ما نشوي تاب يعني عيبك كتير دايمي هو أنا فلان كاس باسش كردو فلان كاس أنا ما بستش أنا بباسش رواتو إن إنساني قولاني طبيعتي شأنه إنساني جورو وشهامة برز
کەسی مسلمان کەسی خاوەن پەیام بە هیچ شێوازێمە بۆ ئەی فکرێشە بە ئاشم ئینسانێەوە بۆ مەرزیارە بۆ گەورە بۆ هەرچی خراپەن وەژ لکنەکەوە گردی تەکن و دوورێشە وزە دڵ و ئینسانی مسلمان دڵێ فرە گەورە داوا کرد و جەزەت و پاک و پەروەردگاری دڵما یەک وزە کارێمە پەنەکەرەوە کە عوزر پێ یەکتری بارمەوە عوزرەکە یەکتریش قبوڵی کەرمی خوای گیان داواوە نەکەرمێ کەڕەم و بەزەیوە من و ئی مەجلیسەیە وارنە خوای گیان نەوەشێ فرە فری داوا و دوعای خەیریشەوە نەکردێنمێ ئێمەش بە ئامینەوە هاوا کەرمێ جەلات و خوایە شیفا تەنها ئینا لا تۆ شیفا شاپەیکیانە یا رب العالمین